خۆشەویستانی کورسات نیو سڵاوتان لێبێم شەو بەرنامەی ڕاهەنتان پێشکەشەکەین معاش سێ هەفتێ ئێمە ئیش لەسەر معاشەکەی لەسەر موچە خەڵک ئێستا سەرقاڵی ئەوەیە کە بیر لە پلاندانان و بنیادنانەوە بکات بەڵام لەبەرەوەی ئێمە ئەزانین ژیان و گوزەرانی خەڵک و بازار بە جۆرێکە هەرچی بۆ باسکەی جگە لەوەی کۆمەڵی زانیاری لەسەر موچە دابەشکردن باسکەی گوێ لە هیچی تر ناکرێت. هەرێمێک وڵاتێک بە لەشکرێک پەرلەمانتار و وەزیر و سیاسی و بۆچی ئەمە حاڵی بێت. لە پێنجشەممەی ڕابردووە درەنگانی شەو مژدە درا کە بەغدا پارانێ یەکشەممە بەغدا بڕیاریدا لە ناو یەک وڵاتە ئەم ڕێکارە قورسانە چین کە 600 ملیار نەگاتە پارێزگایەکی تری عراق و بەسەر خەڵکی موچەخۆر و بەشمەینەتی هەرێمی کوردستانە دابەش بکرێت. کەی ئەم چیرۆکە تراژیدیا کۆتایی پێدێت. بەڕاستی زۆر پرسیتر هەیە کە ئێمە قسەی لەسەر بکەین. زۆر دەرجی تر، زۆر کەلێنی تر، زۆر ئازاری تری نیشتیمان هەیە کە ئێمە قسەی لەسەر بکەین. بەڵام کە هاوڵاتیەک نەتوانێت خواست و داواکاری منداڵەکەی جێبەجێ بکات ئێمە باسی چیتری بۆ بکەین کە ئێستا نەتوانێت وردە وردە بەرەو سەرمایە بەرمیلێک نەوت بکڕێ و نەتوانێت قەبسەڵێکی باش بۆ منداڵەکەی بکڕێمە باسی چی بۆ بکەین. بۆیەم شەویش باسی موچاکەین لەگەڵ زۆر بەڕێز ئەلی حەمە ساڵح سەرۆکی لیژنەی و زە و سامانە سروشتیەکان لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بە ڕێزیان بۆ سوپاسەوە لە شاری بەغدا لە شاری هەولێرەوە لەگەڵمانە کاک علی فکرم زۆر لەسەر بەغدایە ببوورە. کاک علی بەخێر بێی سوپاس دەکەم بەڵکو بتوانین بە و معلومات و زانیاریانی هەم لە بەغدا هەم لە هەرێم کۆت کردوتەوە فێنکایەک بە دڵی خەڵکا بێت. جابەر لەوەی من بێمە خزمەت جەناب و گفتوگۆ بکەین دوو پێیان لێرم لەگەڵە بێ ڕای خەڵک وەرەگرن لە هەولێر و لە سلێمانی و لە زاخۆ لەگەڵ ئێمە بینەر بە دوایی پرسیارەکان و ڕێی خەڵکیش بۆ خزمەت جەنابتان ئەگوازینەوە. کاگەمیر لە سلێمانیەوە لەگەڵمانە ئەمیر سڵاوت لێبێ بزانین ڕای خەڵک لەسەر دابەشنەکردنی موچە و کاریگەری لەسەر بازاڕ و ژێوی ژیانیان چییە؟ ئەمیر پەلێتی فەرموو ئەمیرجە. زانە سڵاو لێبێت ئێمە ئێستا لە ساوڵەکەی شاری سلێمانی هەڵبەت ئەم شوێنە وەک دەزانن بەوە بەناوبانکە کە بەردەوام جموجۆڵی هاوڵاتیانی شاری سلێمانی و هەروەها ئەو هاوڵاتیانی کە لە دەرەوەی شاری سلێمانی شار و شارۆچکەکان و هەروەها لە ناخواروی عراقەوە سەردانی ئەم شوێناکەن هەڵبەت ئێرە شوێنێکی تایبەتە لە سلێمانیە بەردەوام جموجۆڵی تیاجا زانە من حەزەکەم سەرەتا بە نمونەیەکی خۆش دەست پێ بکەم من لەسەر بابەتی کە تۆ ئێستا تەوەرەکی تۆ باسی لەکەی پێشوو ئێمە ڕاستە خۆی بکەین و لەگەڵ بەشێک لە خاوەن دوکانەکان یاخودە و کەسانی کافرۆشیان لێرە گفتوگۆمان کرد یەکێکیان شتێکی خۆشی لەو بابەتە باس کردوتی سەوای لێ هاتۆ تاوەکو یەکێک بە کوردی سڵاو لێ کاکە یەکێک بە کوردی سڵاو لێ بکایتر هەستێکی تایبەتە هەیە چونکە بەڕاستی ئەم بێموچە یە کاریگەری خسۆدە سەر هاوڵاتیانی کورد کە لێرە نایەن بە گشتی پێداویستەکانیان بکڕن یاخودۆک و جاران ئەو شتانە بکڕن کە هەیە و خۆی زۆر بە خۆشی باسی لەوەگەیەوە هەتاکو بە کوردیەک زەلامێک پێێتە لە سڵاو سە جار جۆبی سەوەبی بە زمانەکانی جیاواز بە زمانی عەرەبیا بە زمانەکانی تر سڵاو لێک ئەنجامێژانەوە خۆشێکی تراژیدیاسا بەڵێ کە لێرە نیان دوێنم بزانم بەگشتی دۆخی بازار چۆنە کاکدانا سڵاو لێبێ توێکیشی لەو فرۆشیارانی کە لە شەقامی سۆڵەکە ساڵانێکە کارەکەی جا منەمێ باسی ئەوم بۆ بکەیت لێسا دەبار و دۆخی هاوڵاتیان چۆنە کەیان بۆ ئێرە توانن وەکو پێشوو ئەو شتانی کە ئەیانەوێت بیکڕن وەکو جاران نییە جاری وایە بە دوو نەفەر شەربەتێکە خۆن لە ئێسایە بازار زۆر کەزە بە بۆنەی بارودۆخی وەزعی موچەوە چونکە موچە نەدراوە سێ مانگە موچە نەدراوە خەڵک مەعاشی پێ نەبێ بۆچی چی بخوات بە چی بیکڕێت خەڵک لە سەیە هەشتای مەعاشخۆرە فەرمانبەرە یعنی ئەوە تا کورسیەکان هەروەکو خۆیان چۆڵن تاکە شوێنە لە سۆڵەکە کە هەش کورسیمە بێ منەوە تا هەمویان چۆڵە دەستنیێژمان لێکری ناشکی دامی سێنە بەری لێ تاکە شوێنێک کە شەربەتەکەم باە 1000 دینار بێ لەو پەرداخە گەورەیەوە تا چۆڵە یعنی دەوری زۆرە مەعاش کە مەعاش نەبێ خەڵک
چی بکات ئەمەشی کەی بینی ئەمەی کە بینی ئەم جمو جۆڵی کە هەیە ئەمڕۆ پێنجشەمە و جومعان حسێب نییە پێنجشەمە و جومعان هەموو ڕۆژێ خۆی هەر خەرباڵخە ئەوشی کەی بینی بەس خەڵک بیاسیتی ئاگاگی ناوەکو شوێنەکانەوە تا ئەوەی تەنیشی شمەر چۆڵە یعنی جاران پێشوێ ئەم معاشەوای لێبێ وەڵای مەجال نەبوو خۆم گۆڕم لە پێنجشەمە و جومعان زۆر خەرباڵغ بووە منەوە بۆ دەسە بەداخۆ ئاوای لاتوو بە بار و دۆخی بووچەوە ئەو کەسانی کە یەن بۆ ئێرە زیاتر شتە کڕن کێن هەوڵاتی هەرێمی کوردستانن یاخود جیاواز لەوە وەڵی هەموو نوعێکی تیا سۆڵەکە بۆتە لانکەیەک بۆ هەموو کەسێک یعنی هەموو نوعێکی تیا بەس ئێستا زیاتر عەرەبی زۆر تایە عەرەبیشی جێجگار زۆری تیا ئەوانیش دەستیان گرتوتەوە یعنی ئەوانیش دەستیان گرتوتەوە وەکو جاران نین جاروێ ئاوەڵا لەوانیش تیاتی عایلەیەتە ژوورەوە 6 نەفەرە 5 نەفەرە دوو شەربەتم بەرێ لە خزمەتانە سپاس بۆ تۆ سپاس بۆ زانێرەکانە زانە من هەوڵێم بەشێکی دیکە لەو فرۆشیارانەت بۆ وەربگرم کە هەم خەڵک کاکە ئەمیر هەم خەڵک و هەم فرۆشیارەکانی شەگەر قسە بکەن سڵاتان لێبێ لە پاشی ڕاستە خۆیان کەس لێوە قسەمان بۆکە لەسەر دۆخی بازار حەزەکەم خۆت قسەم بۆ بکەیت فرۆشنەکەی تۆ تایبەتە ئیشەکەی تۆ تایبەتە فرۆشتنی کتێبەکە بابەتێکی پیرۆزە باسی ئەوم بۆ بکە کە لە چاو جارانە کەمی کردووە هەوڵاتیان تەنانەت بۆ کڕینی کتێبی شەر لە چاو جارانە فەرقی هەیە هەموو شتەکان فەرقی کردووە لەبەر بێموچەیی هەموو شتەکان وەستاوە ینی جیازەکە چیە لە چاو ناڵێم نەک لە چاو ساڵانە لە چاوم فترە زەمەنی کە مەعاشەکە نییە تۆزێک کەمتر بووە ینی زۆر کەم بووە هەر بازارەکە باهم ینی ئیشەکەی من هەر شتێک نییە ینی زقۆی هەر خاوە بەڵام خاوتر بووە کەس هەبووە بۆ نمونە جاران مشتری خۆت بوو بێ کە هاتوێ بۆ ئێرە کۆمەڵە کتێبی زۆری کڕیبێ بەڵام ئێستا ئەم بارودۆختی وان نییە بەڵام هەر فەرقی کردوە بازار بە ئام دەموچاوی خەڵکەکان ئەبینی کە بێتاقەتە ئێتر تووشی ناومێدیەبی دیارە بە مامەڵەیانەوە مامەڵی وڵاتیانەکەن دەموچاویان هەر کامێرەکە بخرە سەر دەموچاویان بۆ دەرەکەوێت کە دەموچاویان باش ناڵێت یعنی بەس ئومێ دەکەم شتەکان بەرەو باشی بچێت دەسەکانە خۆش بێ سپاس بۆ تۆ سپاس بۆ قسەکانیشت زان ئەگەر کاتم بیت منەمێ چەند هاوڵاتیشیش بدوێنێ ئەمیر بزانم قوربان سڵاوە لێبێ لە پاشی ڕاستەوخۆیان ئەم پێموچەیی ئێستا کاریگەری کردوتە سەر بازاڕیەوە کاریگەری زۆر کاریگەری کردوتە سەر بازارە ئێستا و هەر عەرەب شتە کڕێ زیاتر کورد پارەی پێنێ بەخوا خەڵک موچەی وەرنەگرتووە موچە نییە زیاتر عەرەبە جیاوازەکە چییە بۆ نەجاران بای چەندێک ئەفرۆشرا ئێستا لە چەندێک کەمی کردووە زۆر فەرقی کردووە جاران کاگە ئەو فرۆش ئیسا شتێنین بە قەرز خەرزەکەمان بۆ نادرێتەوە سەبەبی هەیە ینی سەبەبی ڕئیسی ئەوەیە خەڵک پارەی پێنیە ئەتە بڵێن چی جاران ئەو کاتی کە موچە باش بوو بڵین کڕینەکان چۆن بوون خەڵک کە هاتن بۆ نمونە بەردەوام شت کڕین هەبوو یان ئێستا بە تەواوەتی وەستا جاران باشتر بوو کە هاو سێ چوار شتێک کڕی ئیسا شتێک سەواکە ناتوانێت بیکڕێ ئەڵەی 5,000 ئەڵە زۆرە بەخوا جاری وایە من هەر بە هەدیە شتێک ئەمیر ئەگەر بتوانی کۆمەڵی خەڵک لەوێ وەربگریت ئەوانە فرۆشیارن ئەگەر کڕیاری زۆر بگریت مەوسمی بڵێن لە هاوی ناباشترە کاتی مەکتەب کەمترە بێ بەس عەرەبەکە کەیە بۆ سەفرە و سیاحە باشترە عەرەبەی کڕێ عەرەوەڵا عەرەب جامان بە عەرەبە دەستەکانە خۆش بێ و زۆر سپاس بۆ زانێرەکانیشت زانە من ئەمەوێت ئەگەر گونجێت هاوڵاتی ژوەرگرم بزانم ئەوان لە سەر بارودۆخی موچە چیەڵێن بزانم ئەوان کە هاتوون پێشتر بۆ ئێرە سڵاتان لێبێ لە پەخشی ڕاستەخۆیان کەس هەمان بۆ کات خزمەت لە ئێمەوە ئەفوو ببوورە ئاڵیشماسانی لە ئێستای بارودۆخی موچە بەو شێوەیە کە ماوەی چەرمانکێکە موچە نەدراوە ئەمە تاکو وەکو هاوڵاتیەک چەندە کاریگەری کردۆتە سەر ئێوە زۆر کاری سەر خەڵک و خەڵک بێپارێ بەڕاستی ئەمە ژیان نییە ڕاستی خەڵک بێپارەیە لێ بێپاریایەت دەروانێت نازانێت ژیان چۆبڕێنی موچە نییە لەم کات ئەنی داواکارم بە حکوومەتی هەرێم موچەکە بە خەڵک بدێت و پارەی خۆی ژیانێکی بەتەوری بێتەسە یعنی بەڕاستی ئەمە ژیانیە خەڵکی تیا و پارەی پێ نییە لە بەختی خۆیەتە دەروانێت بۆ ئەم سەواڵیان بۆ شوێنەکەیان بۆ ئازادی ناوە بە ژیان نییە خەڵکی پارەی تیا 250 پێنی باش ئەڵەن بەگشتی کاریگەری خۆتە سەر وەکو خۆشتا خۆت باسی لێوەکەی بەگەشتی کاریگەری خۆ سەر هەموو هاوڵاتیان تو وەکو خۆت چۆن کاریگەری کردۆتە سەر دەم بارودۆخی موچێ وڵی زۆر کارەخەتی سەر هەموو خەڵکی ژیانی خەڵک یەکەی بەڕاستی خەڵک داواکارە موچە بدرێ بە خەڵک و هاوڵاتی بدرێتوانێ
ئەرەوە زۆر سپاس زۆر سپاس زانە ئەڵبەت وتی هاوڵاتیان بەم شێوەیە فرۆشیاران و هەروها هاوڵاتیانیش سڵاو لێ بێت لە پاشی ڕاستەخۆیان باسی ئەوم بۆ بکە بازاڕی ئێوە تاکو بە بۆنێن بێموچەیە و کزی کردووە هیچ بەڵێ چۆن بوو جاران چۆنە فرۆشرا ئێستا چۆنە یەک دقە سپاس بەڵێ پرسیارێک واسێ جاران چۆن بوو بازارتان ئەو کاتی کە موچە باش و ئێستا چەند مانگە ئیسا زۆر خراپتر بووە لە جاران بەڵێ خراپتر بوونەکە چۆنە چەند یەکەمی کردو ئێستا کێ زیاتریات شت لە ئێوە کڕێت ئێمە لە فەکەمان هەرزانە میوە زۆر کاریگەری لەسەر ئێمە نیە بەڵام هەیە شوێنانی تر کاریگەری ئەبێت جارانەوە بوو ئێمە زیاترمانێنە و زوو سەرەتریش ئەمان فرۆش بەڵام ئێستا کەمیشمان کردوێتەوە کەوینە درەنگتریش بەڵێ ئەمیر من کەمێک لەمە پێش کە باسی ئەوەمە کرد لەگەڵ ئەو فرۆشارانە باسی ئەو بابەتەمانەکە باسییان لەوە کرد کە بەشێکی زۆری مشتریەکانیان هاوڵاتیەکانی عێراق و خواروی عێراقن بڵێن هاوڵاتیانن کە عەرەبن بەڵێ وڵی لای ئەمە تقریبا وایە بەڵێ ئەمیر بەڕێزی ئەمیر سوپاس دەکەم زانە بەگشتی ئەمیر سوپاس دەکەم خۆیان بوو وەکو خۆیان باسی لێوەکەن بازار بەگشتی کزی کردووە و ئەو جوڵی کە لە بازاڕیشا هەیە بە هۆی بێموچەیەوە واتە کورد ئەو کە هاوڵاتیانەی کە کوردستان هاوڵاتیان موچە خۆرانی کوردستان بەگشتی باردۆخەکان بەو شێوەیە ئەوەی کە لێرە کەمێک جوڵی خسۆتە بازارەوە ئەو گەشتیارانن کە لە خواروی عێراقەوە هاتوونەتە هەرێمی کوردستان بەڵێ سوپاس دەکەم ئەمیر با لە کاک علی بە ڕوخسەتی زەنابەت بۆی ئێمە گفتوگۆکەمان نەپسڕێ لەگەڵ کاک ئەحمەدیش لە زاخۆ قسە بکەین ئەحمەد سڵاوت لێبێ لەوێ خەڵک بەهۆی بێموچەیەوە بژێوی ژیان و کاریگەریەکی لەسەر بازار و ژیانی خەڵک دروست کردووە بله زانا دمت او همی بینا را باش بتن البته انها مزدنا و بازار زاخ بوده هر چند یعنی تا دان مغرب پتریا بازار زاخته تا داخستنه و جبر نبونا بازار یعنی بگشتی دابش نکنه موچه کارگری یک مازن لسر بازاری درست کریه یعنی وکو خلق دکاندار آماجه پیه که کند بیژن کو موچه گریدای یعنی بازاری و هر دما موچه هات دابش کنه و پاره چود بریکا خلقه دا وی دمی بازار ولوین پیوت ایت دیتن و بزاوای خورده ده بدلی هر دما وکی نوکه کوونی زیکی سه ها موچه نهات یا دابش کرنه یعنی کاریگری یک مازن سستی و خاوی یک مازن ده بازار زاخو و دیار بیا هر چند جی کو دست پیکا بیجین ورز پای زیاد جلوبرگ خلق پیوسته یعنی جلوبرگ خواهد هاوینه بگارد بو جلوبرگ دی هر دیسانجی یعنی دست پیکا سالانو یا خواندنی کو خلق یعنی روزانه هم چیروکت راستی کاریگری و تراژدی زاخو گلد یعنی خلق هيا جبر نبونا پاره بوزارو که خواب با قطابی جلگ نکرینه تا بشد بچتم قطاب خانه یعنی خلق هيا روزانه گازنداتی که کو به پاره و قرضه که مازک هتی است جبر نبینا احمد کس لنزیکی تو هيا قصه بله بله ام دکاندار و خلقی پترور گرین و بزانین که او بیرو بچونه توانات چینه اگر از دکاندار که دست بید که دمیتا باش بتن اگر تو بون بحث بکی یعنی بازار چوان بازار راستید نوکه گلک سستا گلک لاوازه یعنیش اگر گیرو بینا موچه و نبینا شیان دارایت خلقه بازار تاراده که باش یه سست بیه یعنی روزانه خلقت این دفعه آنجی جوازی یعنی بیناش برینو که وقتی نوچت هاتا دابش کرنه آن او چیرو که دنا و بازاری داین گلید من اگه بون بحث بکن طبیعی وقتی سه حیوا دو حیوا موچه گیرو ببد اتوماتیکی لوینا بازاری نامینه دوکی دست پیکی که موچل همی حیوات هاتی چه شکل دانینن گیرو بنا موچه کاریگری اکا زیده یا کریه سر بازاری انیش وان چیرو که راستی امد بینن روزانت نوا بازاری دا که رجا خوازو که سوالگر و زیده بیه و شیانت خلقی دارایی بو کرینا کرستت پیتویت روزانه و که برینه مایا یعنی ایدی او کیموسیت اخم پیتویت خواهد روزانه نچارنش نبینا پارهش نبینا کاریش نبینا موچه که جینو جیارا خلقی ما یعنی همشین بجن
ڕێژا زێدا موچەی وەگیرێدا یا ئێدەمێ موچە نابێت طبیعی کاریگەری ژیانەوە ناکرد و ئەف چەندەش دێ کاریگەری سەر لڤینا بازاری کرد و دوکانداری دێ مینم بەتەڵ باشه یعنی خەلک هەیە وەکو قەرز داخوازش وە بکرد بوو کەل و پەلا یانجی خەلکێک تە بەحسی سوالکەرە کە ڕۆژانت ئین دکانی داخوازە پارەی چشتێک تێدانینە ڕێژا سوالکەرە یعنی دیف بەرێ خۆدان ئەمن بوو واقعی گوشبەری نوکە ڕێژاوانە گەلەکیم بی یعنی دەمەکێدا ئەگەر ڕۆژێ هەمیت بت کەسێکی یان دوو کەسە هاتە بە دەخوازە خێرەکی پارەکی کرد بە یعنی نوکە ڕۆژانە ئەزت بینم 5 تا 6 کەسایت ئین خۆزوگیرکن کارە سوالکەریەتکن ئەڤە نەبینا شیانت وانە نه ئەنی نەچۆرن وێ چەندێ بکەن بەڵێ ئەحمەد دەبی زانە ئەگەردەم هەبێت پتر وڵاتی وەرگرین ئەس بچمەشدار و خەڵک کورتی پرسیاریان لێ بکەی ئەحمەد سوپاس دەکەم بە کورتی هەر سەرنجی خۆیان دەرببڕن بەێ بەێ ئەگەر ئەڤە چایخۆنایژی تاابانت وێریە vekiriye ئەگەرم بچین و پرسیارشان بگە دەمێتا باش بتە چۆنی بله أبسي هاي وموچنا هاتي دابش كرنا يعني سيدا بخده عالم محتاجه عالم فقيره أبد حط روجين ماي هاش روج ده بس سهيب عالم نوار جرته هم أصبح معوقم ده بد أبد چند ده بد صادو سهيب منوار جرته بخده محتاجين 100,000 200 جيل ويره هنا بس 300,000 أدوار جرم سيدا بخده 300,000 هم كريدار محتاجم نه استنی همه عالم همی گله فقیره عرب خوده نعنی آبازه پیه ما انا شم چشول بکم بجان یعنی ام محتاجیم گله محتاجین عالم همی حسا محتاجه گله زحمته همه دو هیواج دابا ما باش بی سی عبدن ما باشه دو واجب ایک کم عبدن ما سیدا سیدا کرک مشولت کرد دی چن مدرسه یعنی اما خوده اداره خوده تعالى چت کرد همه سر بد الحمدلله عرب خوده بله زانا یعنی اوه یکش نمونه دیار خدام پیتوی تایبته موچی تنه 100,000 یعنی اوه سیمه وکوی بحث کری که موچه 100,000 ورنگرتینه جیانا خلکه یعنی زاخو سنور اداره سر بخوا زاخو البته بکردستان گشتی جی یعنی جیانا که زور زحمت در بازد کش برویه که داخوازت که یعنی زیترین وقت اف دوخه اف روشه بیتا چاره سرکنش بویه که جیانا خو بەردەوام بکەم بەڵێ ئەحمەد سوپاس دەکەم سوپاس بۆ تۆ بەڵێ کاک عەلی ببوورە ڕامانگرتی بەڵام مەبەستم بۆ کیدم ڕۆژانە ئەو پەیوەندی تەلەفۆنیانەیان مەسز بۆ بەڕێزت دێت بەڵام بۆ بینەران بۆ بەرچاوی ڕوونی کە ئەمە دۆخی خەڵکە باشە نەئەکرا مەسەلەلانی کەم هەندێک لە وەزارەتەکان بەداهاتی ناوخۆم و چە دابەش بکرێ بەڕێز کاک عەلی بۆچی چاوەڕێ 700 ملیارەکە کەن یاخود هێشتا 700 ملیارەکە بەتەواوەتی یعنی قەناعەت ناکەن کە بێت سلااو ڕێز کاکزانەکە بەداخەوە هەرێمی کوردستان لە دۆخێکی زۆر خراپایە ئەمە لێکەوتەیەکە ئەم موچەوە سەرەتایەکە کە خەڵکەی بینێن طبعاً ئەمە لێکەوتەی سیاسی و لێکەوتەی ئیداری و حکومڕانی و تا دواتر هەمووی هەیە و ئەمەش نەتیجەی هەڵەکانی 30 ساڵی ڕابردووە بەداخەوە ڕۆژ بە ڕۆژکەڵەکەیە بێ و ئێستەشی لەگەڵا بێ هیچ هێزێکی حکومڕان لە کوردستانە خۆی بە بەرپرسیان نازانێ بۆم دۆخە تاوەکو چارەسەر ببێت ئەوەی کە جەناب وتوت بە دڵنیاییەوە داهاتی ناوخۆ بۆ نمونە تەنیا مانگی 8 وەرگرین 320 ملیارە مانگی نۆش لە بەردەسە تەوانەوە بەرەو کۆتاییە ڕوات ئێمە داهاتێکی ترمان هەیە کە تاوەکو ئێستا هیچ بەرپرسێکی حکومی ئامادە نییە قسەی لەسەر بکە پیچ ئامار و داتایەک لەسەری کۆ ناکەنەوە داهاتی ئەو نەوتی خامەیە بە تەنکەرە فرۆشە یا داهاتی پاڵاوتنی نەوت بۆ نمونە ئایا لە دوای 25 سێوە تا ئێسا پرۆسی بەرەمێنانی نەوت بەردەوام بووە زانین جا کەمی کردە بێ یاشتێ بەڵام بەردەوام بووە چەندێ بەرهەم هاتووە بە چەند فرۆشراوە داهاتەکەی چۆن مامەڵەی پێوە کراوە چەندێکی بۆ شەریکات بووە بەڵام هیچی لە موچا بەکار نهاتووە تاوەکو ئەم ساتە ئەمەش پێویستی بە تەوزیحات و ڕوونکردنەوە و وەگەرخستنێکی زیاتر هەیە بەڵام ئەوەی کە جێگەی سەرنجە ئەوەی جێگەی داخە بێباکیەکی زۆر لەلایەن حکومڕانانەوە هەیە یعنی بێمنەتن پێیان وایە فشار نییە لە سەریان لەو پەڕی حاڵتاڵن مامۆسا بایکۆتەکە بابیکە ینی چیە لە ماڵەوە دانیشتۆ و دەرس بە تەلەبەن ینی خەمی ئەوەشیان نیە قەزیە نییە لایەن
بۆیە گەرمیەکان بەخۆیان نەگەشتووە و هەستیان بەم ئازارە نەکردووە بەڵام لە نەتیجا زەرەری گەورە بەر حکومڕانانی وڵاتێکە چکە ئەمە کەڵەکەیە بێ هەنگاو بە هەنگاو کەڵەکەیە بێ وەشتی تریشی بەدوایەت ئەوەی کە هەیە زانیاریەکان لای من ئەوەیە کە لەم 700 ملیارەکە دێ بەڵام عێراق یا حکومڕانانی عێراق بە مەبەستەوە ئەگەر ئەو پارەشەنێرن ئەیانێ بەرپرسانی هەریەم زەلیلکەن بە زەلیلی بیان بینن بە بێدەسەڵاتی بیان بینن بەڵام هەست ناکەی بەرپرسانی هەریەم ئەمە بێرنە سەر خۆیانە ئێسش وا قسەکەن وەکو ئەو وایە 4 وڵات بەڕێوە بەرن و مەلاین ملیارەها دۆلاری یەدەک لە بانکەکانی کوردستانە هەبێ هیچ کێشەیەک نەبێ ئەم بێباکی و بێمنەتیە خراپە وەلێکەوتەی خراپتریشێ بێت باشە کاک عەلی ئەو 600 ملیارە بە پێ و بە دوادات چون و زانیاریانی بەڕێزت هەتا بۆ 5 ڕۆژی پێچ و 6 ڕۆژی پێچ و لێکشەمەوە تاکو پێنجشەممەیە مەسەلەن نەتواندرا ڕێکارەکانی جێبەجێ بکرێەوە یەکشەممەش ینی ئەمەلێک نییە کە قایمەی موچە ڕابگەێنرێ ئەوەی کە زانیاری هەبێ لای بەڕێزت عێراق منبەستەوە دەسەڵاتدارانی عێراق منبەستەوە مەکەن بۆ ئەوەی زەلیلی بەرپرسانی کورد پیشاندن ینی خواگەرنا بیانەوێ بە ئەمر و ئەوانە بە 1-2 ڕۆژ تەواوی ئەینێنن بە سولفە و دواتر قەرز و دواتر تەسویەکردنی قەرز و ئەوانە پاشان ئەو لە بانکی ناوەندیەوە تەمویل ناکە ناوەندی عێراق لە ڕەشید و ڕافیدەینەوە تەمویلەکە بانکی ڕەشید و ڕافیدەین باقی قەرزە مەسەن چۆن لە عێراق قەرزی عقارەدا بە هاوڵاتی خۆی قەرزی زەواجەدا بە هاوڵاتی خۆی ئەمە بچووکردنەوەی حکومڕانی هەرێمی کوردستانە حکومڕانانی هەرێمی کوردستانە یعنی وەکو منەتێک لەگەڵاکە گویان نەگرت بەداخەوە کاکزانە ئێسش گوێ ناگرن ئێسش بێ منەتن چەند ساڵە هاوارەکەین بەسە ئەم هەموو گەندەڵیە بەسە ئەم هەموو خانە نشینی نایاساییە بەسە ئەم هەموو بندیوارە کابرا لەسەر دزی چوو بوو بۆ دزی تەقەی لێکرا بواستەیە بوو کردویانە کە مندامی سەنگەرمانی 2 ملیۆنی وەرەگرت لەولاوە من و تۆ هەموو خەڵکەزانی سەدان کەسی ناشایستیان بە پێشمەرگەی دێرین و چی کرد بەرپرسێکی بێبەهرە بینی کە 80 پاسەوان و 10 سیارەی بەدواوێ بەس 80 پاسەوانەکەی نزیکەی 80 بۆ 100 ملیۆنە مەسوفیسە لە نەتیجە هەموو ئەمە کەڵەکە بوو حکومڕانیەکی خراپتان کرد پارتی وێکێتی و بەردەوامیشن لەسەری بێمنەت و بێپاکن شان نادەنە بەرپرسیاتی لە منی وەرگرە ئەم فۆرمە لە حکومڕانی بەردەوام بێت گورزی گەورەتر بەرەکەوێ گورزی گەورەتر بەرێکەوێ عێراق ئەم عێراقە عێراقی سەردەمی عادل عەبدولمادی نییە کە ئەوت 50,000 100,000 بەرمیل نەوتم دەنێ با بینێرم زۆر بێمنەتون تەنانەت ئێسەیەوێت 400,000کەشیان لێ وەرگێ و قەرزیان باتێ چکە وەکو ئەوەی من بیستمە ئەوێ 80,000کە تا 22 و بانکیانسە بکاتە 400,000 بەرمیل بۆ پاڵاوتن و ئەوانە لە نەتیجەش هەر قەرزە نێرێ هەر قەرزە نێرێ چکە وەکوەزانین ئەم پارە بۆ مانکانی 9 و 11 گوێش ناگرن ینی کێشەکە ئەوەیە گوێش ناگرن پیان بوترێ حەل چییە چ بکرێ بۆیە من لێو نەشارمەوە هەتاوەکو ئەم فۆرمە لە حکومڕانی بەردەوام بێ نەگەشت بینیم پێم وایە بێشتی خراپتر بەرۆکی کوردستانێک باشە کاک عەلی ئەو پرسیارە مەسەلەن لەگەڵ هاوڕەکانت قسەت کردبێ بە پێی لەگەڵ بەغدا قسەت کردبێ کە پێت وایە مەسەلەن ئەو 600 ملیارە یەکشەمە دووشەمە مەسەلەن یان هێشتا دەستی پێکرێت ڕێکارەکانی نزیک بوون لە تاواو بەڵای ئەڵێن لەم هەفتای نێرن کاکین بەڵامە قەرزە لە نەتیجا بەرپرسانی بەڵێم سەرۆکی حکوومەت و جێگرەکەی ئەو وەزیرانەی کە چوونە بەغدا بەهاریان هێنا ئەژنۆ من وامزانی ئەیانوێ یاسای بودجە بچێتە بواری جێبەجێکردنەوە یاسای بودجە چییە بچێتە بواری جێبەجێکردنەوە ئەوە من 400,000 بەرمیل لە دەم داهاتی ناوخۆ دەم لە بەرامبەر ما ئەو پارەی کە بۆم تەرخان کراوە لە بودجەی گشتی عێراقا وەکو هەموو مەحافەزای تری عێراق پێم بدرێ ئەمەیان نەکرد هاتن چوون قەرزێکیان کردووە و لە نەتیجەش شەڕە لەسەر ئەوەی کێ زۆر قارەمان بۆ قەرزەکەی وەرگرتووە لە کاتەکان قەرزە نەدەستکەوتە هیچ نییە ینی بە دوای چارەسەری ڕیشەی ئەم بابەتە ناگەڕێن تا ئێستا وام ساتەکە ئێستا من و تۆ قسەکەین قاچاقی لە خاڵە سنووریەکان بەردەوامە چاویان بڕیوە لەوەی بەیانی چ زەویەکی نایاب هەیە بیبەن نەوتەکە کێ بکرێ و کام پاڵاو گە و قازاجی
یعنی ئێسەشی لەگەڵا بێ ئامادەنین مراجعەیەکی جددی بکەنەوە تۆ ئەزانی تا ئێستا ئەوانەی بەنایاسایی بە وەزیر بریکاری وەزیر ڕاوێژکار مدیر عام لیوا عەمید عەقید تا خوار موچەکان هەر بەردەوامە ئاخر ئەمە کەی وڵاتە ئەمە کەی حکومڕانیە یعنی یەکێک بەنایاسایی هیچ استحقاقێکی نییە 3 ملیۆن وەرگێ خانەنشینی 4 ملیۆن وەرگێ خانەنشینی بەڵام یەکێکیش بەیانی بۆ ئێوارە خۆبەخشانە لە نەخۆشخانەیەکە خزمەتەکە هیچ بڕەپارەیەکی نەدرێتێ ئەم فۆرمە لە ناعەدالەتیە بینی حەزەکەی 100 جار نەفرەتی لێ بکەی باش کاک علی ئەمە جگەلەوەی کە بەغدا بەو شێوەیە ئەڵێن لەو هەفتەیە نێرنجا نازاندرێ ئەم یەکشەمەیان دووشەمەیان سێشەمە ئینشاڵڵا ئەنێرێ بەڵام پێت وایە حکوومەتی هەرێم یا وەزارەتی دارایی هیچ نێتێکی هەبێ بۆ ڕۆژی ئەم یەکشەممەی داهاتووە سەرەتایی دەستپێکی داوام لەو هەفتەیە موچە دابش بکات یان قایمەیەک ڕابگەن ئەگەر بە پشتبەستن بە داهاتی ناوخۆ بێ خۆی کاکزانە مشکلەکە چییە ئەم وەزارەتی داراییە بەقەدەر تۆ وڵات تۆ لەوانەیە کە بێن دەسڵاتێ بێ بە بۆی بتوانیت تەلەفۆنێ بۆ بەرپرسێکی یەکێتی شتێ بکەی یانی هیچ دەسڵاتێکی نییە بەس هەر خۆی هەڵە نییە هەر خۆی فشەکاتەوە باو بستەلە حەج بڵێن چۆن کاکە 100% داهاتی هەولێر و دۆک لە ژێر سوڵتەی پارتیایە یعنی حکومڕانی پارتی دوو ئیدارەیەکە هی داهاتی ناوخۆ 100% داهاتی سلێمانیش لە ژێر حکومڕانی یەکێتی و ئیدارەی یەکێتی ئەمە بداهاتی ناوخۆ داهاتی بەرهەمی نەوت و نەوتەکەش ئێستا ئەوەی ئەیفرۆشێ ها بەتەن و بەچی ئەچێتە ئارتی بانک و بانکی کوردستان هیچ دینارێکی بەدەست نییە تەنیا مەعاشخۆرێکن و ئەیان بن بۆ بەغا و دێتەوە ئەوانە کاتێک کە دوو قاسە هەبوو دوو ئیدارە هەبوو دوو سیاست هەبوو تۆ نە بەرهەمە نەوتەکانت لابێ نە داهاتی ناوخۆ لابێ نە خاڵە سنوور نە باش نە ڕسومات هەر زۆنێکش لە نەتیجە داهاتەکەی بۆ خۆیەتی دوای ئەوە یعنی ئەوە نییە بڵێ زۆنی سلێمانی و هەولێر و دۆک با حزبیش بین حکومڕانی دوو ئیدارەی شکۆی کاتۆ دوایەتەوە زاتی دارایی و بەعدە نە هەر زۆنێ بۆ خۆی ئێمە ئیشمان چییە پارەکەش لە بەخاوە بێ لەگەڵ ئەما تەواو کرێ و بدرێتەوە موچەم تیمە ئیشمان چییە بەم حکوومەت و وەزارت جا با شتێکی تازە تریش و پێ بووە تازەش نییە زۆر تەنانەت ئێستا بەرەو ئەوەیە چێ دابشکردنی موچەکەش بدرێتە یەک دوو بانکی ئەهلی کە ئارتی بانکە و بانکی جیاواتە ئەگەر بەغداش پارە بنێرێ ئەچێتە بانکە ئەهلیەکانەوە لە ڕێگەی حساب بانکیەوە بەسەر فەرمانبەرانە دابەشەکرێت ئەمە بۆ نش نامێنێانی ئەمە بۆ شتێکمان نییە ناوی سیاسەتی دارایی و سیاسەتی اقتصادی و حکومڕانی و وەزا کۆمەڵە خەڵکن دەستیان بەسەر ئەم حکوومەتە و ژیان و کەرامەتی خەڵکا گرتووە و هێزی ئەمنی و سەربازیان بەدەسە و دادگایان بەدەسە و زانکۆیان بەدەسە و چیانەیە ئەیکەن ویتر لە لەحزەیەکی شان لە من وەرگرە پێش خەڵک سەری ئەوانە خوات زۆر باش ئەمەم لە پێش چاوەیانی باشە ئێستا بەڕاستی دۆخەکە لە بنەڕەتدا ئەوەندە خراپە کە هیچ دەرچە و دەواازەیەک نیە یان بەڕاستی ئەتواندرێت ئەگەر خۆ تەکمیلە بکرێت خۆڕێک بخرێتەوە بتواندرێت موچەی خەڵک بدرێت یان نایکەن کاکزانە من سەریکەم هەر لەم ماوەی ئەم یەک دوو ساڵا کە ئەزمە بووە چەند فەوجیان بۆ ئەم و ئەو دروست کردووە باشە زۆر بە پارەی کێ بەکان پارە پشت بەچی وەڵا ئەگەر پارە لە بەغا فەوج بۆ ئەم فەوج بۆ ئەم کڕینی ئیدە ئێسەش یەکێ لەم حزب بۆ ئەو حزب خۆی بفرۆشێ پارێکی زۆری بۆ هەڵە ڕێژن دەیان کەناڵیان کردوێتەوە دەیان سایت پیج شەڕەجنیە و بارەگای بێڕۆح مەسوولی دەوڵەمەند جارێ من ئەو مناڵی بەرپرسانەیە بینم باوەڕکە بەقەدەر هەموو دنیا هەست بە ئیهانەیەکەم مناڵێکی بێکەڵک نەخوێنەوار بێڕوئیا بەویستی خۆیان پاسەوانیان بەدواوەیە و دووسێ سیارە و بەچی ئەمە یەک بەرپرسی یەکێتی و پارتی پێ بڵێ لەم 30 ساڵا کەسابەتێکی کردووە ئیشێکی علەنی کردووە ئەی چۆن هەمووشی دەوڵەمەنە خۆ کەس بە موچە دەوڵەمەند نابێ گەر موچەکە هەرچەندێک بێ ێ باشە تۆ ئیسلاحات لە خانەنشینی ناکەی ئیسلاحات لە بندیوار ناکەی هێزی ئەمنی و حزبی بۆ خۆت دروستەکەی پێت کاکە دۆخێکیان دروست کردووە ئەڵیان هێزی پێشمەرگەی ئێمەیە ئاسایشی ئێمەیە پاراستنی ئێمەیە زانیاری ئێمەیە سوپای ئێمەیە زانکۆی ئێمەیە دادگای ئێمەیە انتخاباتی ئێمەیە مدیری مەکتەبی ئێمە خەڵکیشە بێ هەمووی دیفاعمە خەڵک نایکات تەواو
کاتێک کە حکوومەتی نیشتیمانی دروست ناکەن ئێوە خەڵک ڕقیەتی لێتان کاکە مناڵی بەرپرسێ بچێت لە دەرەوە بخوێنێت تێچوی خوێنەکەەوەی 1 ملیۆن دلار بێ خەڵکیش نتوانێت مناڵەکەی بنێرێ بۆ مەکتەبێکی ئاسایی حکومڕانی چی زەویەکی نایە مناڵی بەرپرسێک بیبا والله 10 ملیۆنی تایە والله ملیارە دلار کاکە من ئەڵێم مناڵی بەرپرسێک زەویەکی بردووە بای ملیارێ دلارە ملیارێ دلار یعنی 100,000 دەفتەر باشە ئەمە هزار نەفرەت کاک علی مەسەلەن ئەگەر یەکێک لێپرسینەوە لە جەناب بکە ینی ڕەنگە لای معلوم بێ بەڵام لێپرسینەوە لە جەنابەت بکە بڵێ کاک علی وەرە ئەمەم بۆ تەفاسیل دەدیتێڵی و بابەتە چیەکە منداڵێک ئەو 1 ملیار دیناری دۆلاری زەویەکی وەرگرتووە یان با 1 ملیۆن دلار ئەخوێنێ باسیەکەم هەولێر و سلێمانی شوایە بڕۆ پشت ماڵی سەرۆکی یاریەم 13 ملیۆن مەترە ئەوەی سەر نافورە و بەس زەویەکەی بای 6 ملیار دلارە باشە بەرامبەر مەتار زەویەکەی بای ملیارێک و 300 ملیۆن دلارە بەرامبەر هوتێل ڕۆتانە زەویەکەی بای 700 ملیۆن دلارە بەس لە زۆنی زێڕە بای 10 ملیار دلار زەوی براوە هیچ پرۆژەیەک نییە لە سلێمانیە هیچ مۆڵەتی وەرگرت بێ لە 15-20 شەراکەتی حزبیتیانە بێ واتە مڵک صافی مڵک 1000 شقە دروسەکەی ئەبێ 200 بۆ ئەوان بێ کلیلەکەی لەسەر حسابی گیرفانی خۆ ئەی مناڵی وەزیرەکەمان بڵاو نەکردەوە زەویەکی پێدراوە لە سلێمانی بای 14 ملیۆن دلارە دواتر بە نایاسایی لە کافترەوە بۆیان کرد بۆ کاکە قسەیەکەم بەعەلەنی بۆ پێت وایە لووتکەی دەسەڵاتی پارتی کە سەرۆکی حکوومەت و هەریەمن لووتکەی دەسەڵاتی یەکێتی کاقوبات و کاکمان بە موچێژین ئەم هەموو کەناڵ و سایت و پاسەوان و موچە و پارە مڵکە هی موچەیە نەخێت پارەی مناڵی خەڵکە بردویانە نەخێری ئەو خەڵکە برسیە بردویانە هەموو ڕۆژێک کەناڵە دروستەکان ڕۆژنامە نووسەکردن بە 30 وەرەقە و بە 20 وەرەقە و بە 50 وەرەقە و سایدانێن و مؤسسەی ئەمنی دروستەکەن و هێزی کاکە لە داهاتی ئەو خەڵکێ لە پارەی کارەبایە لە ڕسوماتە لە کاکە قاچاخیە ئەوەیە چی لێ دێن پارانە کاکە خەڵک ئازاری زۆرە دوێنێ برادرێ من 1 سعات شەو قسەم لەگەڵا کردووە والله وتێتی بەیانی خانووەکەمە سووتێن موشنەکەشم تەلاقە دەم تەواو کرێکاریشم دەست ناکەوێ دوو مناڵم نەخۆشە عیلاجیشم پێیان نییە نازانم خەڵک سەرگەردان بوو بەدەسەمانەوە ئەی بەچی چاکرێ کاک علی چۆن چارە سەرەکرێت بۆچی تۆ نانەوێت کاکزانە نانەوێت یعنی مردین ڕۆحمان دەرها مردین ئەوە نەمانوت گەندەڵی نایکەن چارەسەر لەگەڵ ئێستا بە قاچاقچی پارێکە چارەسەر لەگەڵ بەغدادەوە چارەسەر لەگەڵ بەغدا ئوستازە بێت لێرە خەرجیەکان کەم باش یەکشت کاک علی ئێستا ئاڵێن ئەمە بەغدا شۆڤینیە و بە چاوێکی شۆڤێنی سەیرمانەکە ئەیانەوێت کوردستان وێران بکە ئەجینایمە هەمووشتمان ئێمە ئوستاز ئێمە وردین من زۆر باشە زانم خەزعەلی و بەدر و کیلابی و چی و ئەمانە دۆستی گەورەیە میلەتە نین ئەزانین بای چەنن بەڵام تۆ ئەبێ شتەکانی خۆت قایم بکەی هەموو خەڵک هاواریە کرد کاکە ئەم نەوتە پێشەوەی ڕابگیرێ داوامانەکرد بڕۆڵ ئیتفاقکەن بۆ ئەوەی هەمیشە کاتی نەوتەکەی دواتر بەدەست خۆتەوە بمێنێ نەیان کرتا نەوتەکە ڕاگیرا کە ڕاگیرا تۆ بژاردت نییە ئێستا مەساڵێ ئێستا گریمانە ئەڵە بڕۆن پارەش نادەم نەوت بۆ خۆ داهات بۆ خۆ چیەکەی کارتەکەت سووتان کە کارتەکەت سووتان تۆ ئاوا ئەچیتەوە بەردەسی ئەو کە چوویتەوە بەردەسی ئەوش بەم شێوەیە مامەڵەت لەگەڵاکە پاشان چارەسەری نەوت یاسای نەوت و گازێ بێ دەرچێ ئەبێ ئێستا بەوردی ئیش لەسەر ئەما بکرێت پاشان بەوردی هەر لەیسەوە کۆمەڵی خەڵکی ژیر شارەزا خوێندەوار ئامادەکاری بکەن بۆ قانونی بودجەی 2024 کاکزانە پەرلەمانتارمان هەیە تا قانونەکە ناتوەتە ناو یاسای بودجەوە نەیخوێندوتەوە کاکزانە ئێستش ئەم مەسئولانە ئێمە خەریکی سەفقەن معقولە 1 تریلیۆن دینار قەرز لای بازرگانەکانە وەریان ناگرنەوە بازرگانی 100 ملیار دیناری لایە ئەوەی بۆ ئێستا ئەکرێ ئەوەی بۆ ئێستا ئەکرێ ئێستا بۆ ئێستا مەسەلەن ئەتوان قەرز کاکە بۆ هاوڵاتی غێری قەرزەکە ئەوەکڵێن مەسەلەن فاقی فعلی زیادەکە بڵێ کا علی ببوورە ئەوەی ئەڵێن فاقی فعلی بۆ 2 سێمانە ئەم سێمانە
ئەم پارەدی 600 ملیارە وە لە ناوخوا بێ داهاتی ناوخۆ باشتر کۆ بکرێتەوە و داهاتی نەوت و خاڵە سنووریەکان ڕێ بکرێتەوە. یەکێتی و پارتی ئەوەی تا ئێستا بردووتانە بەسە تکایە دەستبەردە وەڵڵا تاڵانی زەوی لە نەوت زۆرترە بەس خەڵک نایبینێ واز لەم زەویانە بێرن کاکە واز لەم زەوی ئەگەرە فرۆشێ بۆ پرۆژێ با بۆ دەوڵەت بێ نەک بۆ مؤسسە حزبیەکان بێ یعنی معقولە تۆ بۆ ئەوەی پرۆژێکی وەبەرهێنان وەرگری بەلای کەمەوە لە 20 تا 50 میلیۆن دۆلار بدەی بە مؤسسەیەکی حزبی ئەی بۆ ئەم پارە بۆ دەوڵەت نەبێ ئەمە یەک پرۆژە نەک سەدان پرۆژە 2 3 4 هەمووی وایە لەو لاوە بێ خاڵە سنووریەکان ڕێکخرێتەوە لەم لاشەوە پیاچوونەوەیە بە خەرجی فعلی و بندیوار و موچەخۆری نایاسایی و چیوچیا بکرێت باشە کە ئەمەت کرد خۆت کۆکەرەوە بۆ بەغدا بۆ گفتوگۆی جدی لە قانونی بودجە بۆ ئەوەی ئەوان شیچ بیانوویەکیان بەدەستەوە نەمێنێ ئەوە داهاتی ناوخۆ ئەوە داهاتی نەوت ئەوە خەرجی فعلی ئێمە ئەوە پشت زۆر بەڕاحەلی هەیە ئەگەر وردەکانی باسکەین چۆن ئەکرێ پێشمەرگە لە خەرجی سیادی سوودمەند بێ باشە کە خەرجی سیادی وەزارەتی بەرگی عێراق بەشێکە لە خەرجی سیادی چۆن ئەتوانین ئێمە لە مؤسسەکە جیاوازەکانی عێراق بۆ نمونە چۆن ئەکرێ فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە بەشێک بێت لە وەزارەتی خارجی عێراق بۆی خەرجەکان بچێتە سەر ئەوە چۆن ئەکرێ خانەنشینی هەرێم ببەسینەوە بە سندوقی خانەنشینی عێراقیەوە هەتا وەکو ئینفاقی فعلی هەتا وەکو کۆی بابەتەکان بەڵام کاتێک کە پەرلەمانتاران نان دراسی بودجە بکەن دێ خەتوکەی عاتفێ دەن ئەمەڵێ بە شەقی من لە سادەی پاشەکەوت هات ئەو شەڵێ بڕینەکانم گەڕاندەوە بەبێ ئەوەی تەرخانکرانیشێ بێ قانونی بودجەکەی نەیە خوێندو ئاها خەتوکەی عاتیفەی خەڵکێدا هیچ فراکسیۆنێکمان نەبینی هیچ حکومەتی هەرێممان نەبینی بێت دە ڕۆژ پێش قانونی بودجە کۆمەڵی خەڵکی شارەزا کۆ کاتۆ چەند سیمینارێ بکەن ئەگەرەکان داڕێژنەوە چۆن بە کۆدەنگی لە بەغدا ئیش لەسەر ئەم بابەتە بکرێ واتە پرۆسەکە پرۆسێکی تەواوکاریە پاشان حکومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی سەرکەوتوو بێ پشتیوانی خەڵکی هەبێ ئەبێ خەڵکی کورسان پشتیوانی کە خەڵک چۆن پشتیوانی تەکابێ حکومەتی نیشتیمانی دروست کرێ یعنی تۆ پێتوا بێ هەرچی مؤسسەیە لە سوپاوە لە هێزی پێشمەرگەوە لە سەرۆکاتیەکانەوە لە ئاساوە لە دادگاوە لە زانکۆوە لە ڕاگری کۆلیژی شەریعەوە لە هەموو شتێکی وڵاتە مڵکیم دوو حزبەیە ئەگەر ئەوان نەبن کەسیش دەرفەتێکی نییە تەنانەت ئێسا هاتوون زەخت لە ژن و مناڵی پێشمەرگەیەک شەکەن بۆی کات وەرگێ و دەنگ کاتێک کە تۆ خەڵک ناکەی بە شەریک لەم نیشتیمانە ئەوش دیفاعت لێ ناکە ئێستا من لە تۆ پرسم هیوادارم لە کەناڵی کورسات ڕاپرسی بکەن باشە بەڵێ من کەسێکی نەتەوەیم بەخوا ئەم خاک و گەل وڵاتم لە چاوم خۆشترەوێ بەس ڕاپرسیە بکەم لەم کەناڵی خۆتانەوە هیوادارم بیکەن ها بڵێت لەگەڵ ئەوای هەرێمی کوردستان بەردەوام بێ و یەکێتی و پارتی حکمیکەن یا لەگەڵ ئەوەی هەڵوەشێتەوە معقولە زۆرینەی خەڵک لەگەڵ هەڵوەشانەوە بێت لەبەرەوەی زوڵمە بینێ لەبەرەوەی حکومەتێکی نیشتیمانی نابینێ لە بەبێ ئەوەی بزانێ ئەگەر هەڵوەشێتەوە شتێکی خراپترمان لە پێشە ناوێ بیر لە مەکاتەوە لەبەرعلی ئەمە چەندی ئەوەی بەشی هەرێمە بڵێ ئەم قسانەی من لەوانەیە پیان ناخۆش بێ بەڵام ئەمە لە ڕۆحی ئەم نیشتیمانەوەی ها من پیانە کاکە چاکی نەکەن بەسەر یا ناڕوخی و خەڵکیش لەی زەرمەند دەبێ باشە ئەمە چەندی پێ ئەوەی هەرێمت باس کرد ئەمەی گەندەڵیەکان بێ سەروبەریەکان کەم تەرخەمیەکان هەموو بەڵام چەندی پێت وایە پلانێکی ئیقلیمی یان دەرەوەی هەبێ وەکۆ موشە باسیەکەن بەرامبەر بە کورد پلانێک هەیە پیلان یان نەک پلان بەڵێ هەیە بەڵێ بەڵێ هەیە بەڵێ ئەی بۆ حاڵەوە چۆن نەتوان ڕوبەڕووی پیلان ببنەوە بەڵێ ڕوون بوو ئەم بابەتێکی واقعە هێزەکە معقولە هێزەکانی ڕۆژهەڵات کە چەکرا و دەرکران نەتیجەکەیم 600 ملیارە قەرزە بوو کەی تاکسی تاکو ێسە ناتوە ها بیرکەوە کاکزانە سەردەمێک هەموو مانگە ملیارێ دۆلارە هات نزیکەی پێ 6 میلیارد دۆلار شیرینیان وەرگرت و دینارێکشیان نەیەدا بە عێراق داهاتی ناوخۆش لە بەرخۆیان نابوو بە تەنکەر هێشتا بۆریەکە نەکەوتوەش نەوتی خامیشیانە فرۆشت ئەو هەر قسەیان بەینەوت بە عێراقەوت چی لێ هاتووە ئێستا ئامادەی نەوتەکەش بەی ئامادەی داهاتەکەش بەی قەرزەکەشت ناداتێ کەواتە ئەبێت تێگەشتێکی سیاسیت بۆ دروست بێ ئەم عێراقە گۆڕانی بەسەر هاتووە ئەم عێراقە گۆڕانی بەسەر هاتووە عێراقی سەردەمی عادل عەبدولمەهدی نییە عێراقی پێشتریش نییە عێراقی سەردەی مامجەلالیش نییە باشە پێویستی بە مراجعەیەکی جدی هەیە من پێتەڵێم دۆستی گەورەی ئێمە نینەمانە
و درۆژ زۆرەکەن ها لە ئەرقامەکانە من پێتەڵێم بەخوا من ئەوەنە چاوپۆشی لە پارتی یەکێتی ناکەم گەندە بەڵام عێراق مبالغەی زۆرەکە لە ئەرقامەکانە مەسەن ئەڵێن داهاتی هەرێمی کوردستان 3 تریلیۆن دینارە لەم چەند مانگە ئەی کەسێ نییە پیان بڵێ داهاتی 15 محافەزەکەی عێراق چەندێک بووە هەر 3 تریلیۆن بووە معقولە بە محافەزەوە 3 تریلیۆن بێ و بە 15 محافەزەشەوە 3 تریلیۆن بێ کە هەموو کوردستان بەقەدەر بەغدا نابێ وانە بەڵێ بەقدەر منتیقە سەدر نابێ وانە بەڵێ بێگومان بەغدا لە نێو بۆ ڕقەمی خەڵەت زۆرە دەن ڕقەمی خەڵەت زۆرە دەن میدیا کوردەکانیش ڕقەمە خەڵەتەکان بۆ بڵاوەکاتەوە من نەزانم بەڵام تۆ ئەبێ شتەکانی خۆت کۆنتترۆڵکەی ئەبێ دۆخێ دروستکەی کە هەموو خەڵک خۆزگە بە خۆزگەی خوا دادپەروەری هەبوایە یەک نانمان هەبووە هەمومان لە تێکیمان بخواردایە من لە کاک مەسرور دەپرسم من لە کاک قوبا دەپرسم مەسروفی مانگێکی ئەوان چەنە چەنە مەسروفی کەسوکارەکەیان چەنە مەسروفی کاروانی ئۆتۆمبیل و پاسەوە واز لە مڵک بێرە لە دەرۆچیان کڕیوە واز لە هەموو ئەوانە بێرە واز لە سەروەت و سامان هەموو شتێ بێنە چەنە ئەی خەڵک چۆن بژی بە 100,000 و نەشی دەیتێ تۆ ئەزانی کاکزانە من یەک دوو دۆسێم لایە ئافرەتێکەیە مێردی نییە بەڵێ پێشتر 100,000 هەبووە لە 2014ەوە بڕاوە ئەم ئافرەتە کرێچیە و شێرپەنچەشێتی 4 مناڵشی لەسرە پێم بڵێ چۆن بەڕێوە بچێت کاکە ئەمە یەکە سەدی وا هەیە لەو لاشەوە کابرا بینی زەویەک وەرەگرێ لەگەڵ یەکێک کاکرێکی ملیۆنان دۆلاری دەسەکەوێ کۆمپانیایەکی بۆ دانێن لە خاڵە سنووریەکانە بە ناوی تاقیمەوە ئاوڕشێنە هەر سیارەیە دێ $10 بیرکەرەوە ڕۆژی 6,000 $، بەس لە تاقیم ڕۆژی 6,000 لە فرۆشتنی ئەیفۆر بە ناوی تەسریحاتی گومرگی وەتا ئەخیر یعنی ناعەدالەتی ئەتکوژێت باش کاک عەلی ئێستا بۆ ئەوەی ئەم برینانە کەمێک ساڕێژ بن ئێستا خۆ گەرموچەیەکیش بدرێ خەڵک هەر فریایەکە ڕێک ئەوش لای خۆیەوە دابەشیکا بەسەر دوکاندار بەسەر مۆلیدا بەسەر غاز بەسەر نەوت بەسەر کوکۆرە توزانم یعنی ئێستا حل بۆ ئەوەی تۆزێک برینەکە ساڕێژ بێ لەو بەرەبەری پاییز و مەکتەب و ئەم بابەتانە ئێمە حەلێکی کاتیمانەیە ئەو کاتێت چییە ئەوەکو دو حەلێکی درێژخانیشمان بەڵێ حەلی کاتی ئەم 3 مانگە من پێم وایە مانگی 4 مانگی 12 ملیارەکە نێرن بەڵێ ئەم ئێوارە سوودانی باسکەن ئەمانە لە یەکشەمەوە دەستکەن بەڵێ دەست و بردکەن لە یەکشەمەوە دەستکەن بە دابەشکردنی موچە داهاتی ناوخۆ لە بەردەسایە ئەو بەرهەمە نەوتیانە بێنەوە و بە هەندێک چاکسازی دی دەست پێ بکەن بە تایبەتی ڕاگررتنی ئەم زەویانە خاڵە سنووریەکان ڕێک بخرێتەوە و ئەو یاسای چاکسازی لە پەرلەمان دەرچوو وەکو نەفس چاکە بیخەنە بواری جێبەجێکردنەوە پاشان لە ڕێی کۆمەڵی خەڵکی شارەزاوە 2-3 تیم دروستکەن بۆ دووشت یەکیان بۆ قانونی بودجە یەکێکی تریان بۆ دەرچوانی یاسای نەوتوگاز من پێتەڵێم من ئەزانم ئەم عێراقی ئێستا فریادڕست نییە بەڵام حەلی ترت نییە ینی حەلی ترت نییە ئێستا داڵت دەبڕۆ دەی بۆ خۆ نەوت فرۆشە دەرگای نەوتشی لێ داخستووی خۆ نەوتیشە فرۆشە کاک زانات زۆر میسالی نەبین ها بگەڕێنەوە بۆ داتا بگەڕێنەوە بۆ داتا لە 3 مانگی یەکەمە خۆیان ئەڵێن تقریبا 946 ملیۆن دلار ماوەتەوە بە هەر 3 مانگەوە واتە هیچ مانگی حسێبی کە 450 میلیارد دینار ناکە واتە کە خۆیان فرۆشتویانە 450 میلیارد نەماوەتەوە عێراقیش 200 میلیارێکی داوە و هەندێشتی تر و ئاوا موچەیان داوە ینی هەر عێراق دەستێکی ئەرپاڵێکی پێوە ناوە ینی ئێستا بشڵێ خۆت بە تەنیا نەوت بفرۆشە عێراق پارەت نەداتێ ئەگەر 3 مانگی یەکەمی وەک پێوەروەرگری ناتوانین لەبەرەوەی 50 لەبەرەوەی نەوتەکەت بە ناقص $15 فرۆشت 56% داهاتەکەشی بۆ شەریکات ڕۆشتووە بۆیە حەل ئەوەیە بە پلانێکی تۆکمە بە بیرێکی نیشتیمانی بە چاکسازیەکیەوە بە دروستکردنی حکومڕانی خەڵک بتوانی ئەم دۆخە تێپەڕین بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز عەلی حەمە ساڵح سەرۆکی لێژنەی وزە و سامانە سروشتەکان لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان کە لە شاری هەولێرەوە لەگەڵمان سوپاس کاک عەلی بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە بەرنامەی ڕەهەنمان پێشکەشکردن ئێوەش هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان